ما أو همو مشكلة همو يعني غيران كتير ما إذا أنا يجي وياك أنا يدخل أنت تيجي وياي أنا مو أنا احتياجي. اختارنا منهم 15 فريق واليوم ما 15 گروپ دست نشان کردن و دست به نمایشین خواه کردن. هر وقت 10 گروپ عربی و اروپیجی نمایشین خواه پیشکش کردن. دنوانده تونس، جزایر، مصر، فرانسه و کویت هنه. همو ده فستیوال ده بشدار بون و گروپان دست به نمایشین خواه کردن و بینه رانجی پیشوازی و نمایشان کردن. جمهور متفاعل مع هذه العروض. نمایشی شانۆی کچە ئازاکەمان نمایش کرد بە نوێنەرایەتی گەرمیان و پەیمانگای هونەرە جوانەکانی کفری. خۆشحاڵ بووم بۆی کە بەشداریمان کرد لە شانۆی شەقام لە شاری بەغدا. ئەمە خۆی تا ڕادەیەک باشە کۆنتاکتێک دروستە بێت و یەکتر ناستینێکە. خۆشحاڵە بی کە تۆ نمایشی شوێنانی ترە بینی و ئەمانش هەمان شێوە نمایشی کوردەکانی بین بۆی ئەستی یەکمان بۆ دەرکەوزانین بەرامبەرەکانمانە دەوروبەرەکەمان لە چه ئاستێکان.